پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە بۆ ئەو بەڕێزانەی کە پۆلی دوانزن و ئارەزوی خوێندنی ئۆنلاین دەکەن، ئەوە یەکێک لە باشترین مامۆستاکانی وانەی زیندەزانیم بۆ هێناون کە لە ڕێگەی یوتیوبەکەی ڤیدیۆی وانەکانی بڵاو دەکاتەوە و بەڕاستی بە شێوازێکی زۆر جوان و پخوت باسی وانەکان دەکا کە دڵنیام هەموو خوێندکارێکی پۆلی دوانزە سوودێکی باش لە ڤیدیۆکانی دەبینن. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. هیوادارم بچن پشگیری خۆتانی بۆ دەرببڕن. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لە ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. چۆن ناتوانی هەموو کەسێک ببەزێنی لە زۆرانبازی دەستدا. ژمارەیەکی زۆر کەس هەم پێیان وایە یاری زۆرانبازی دەست یاریەکە تەنها پشت بەهێز ئەبەستێت و هەمیشە بەهێز ئەیباتەوە. لە کاتی ئەم زۆرانبازیدا هەندێک ڕێسا هەن کە پێویستە بیانزانیت. ڕێگە پێدراونیە باڵت بجوڵێنی هەتا ناو بژیوان دەست پێکردنی یاریکە ڕانەگەێنێت و نابێت دەست لە باڵی ڕکابەرەکەت بدەیت بیت شێوەیەک جگە لەو باڵی کە لە زۆرانبازیەکە بەکاری دەهێنیت. بە پێچەوانەی بڕوای زۆر کەس لە کاتی ئەو زۆرانبازی ئەتوانیت لەشت بجوڵێنیت، بەڵام پاڵەوانانی ئەم یاریانە ئەزانن کە لە کاتی ئەم زۆرانبازیە شتێکی زۆر گرنگ ئەوەیە کە برنەوە و دۆڕان لێک جیا ئەکاتەوە. ئەمڕۆ هەندێک تەکنیک و ڕێگا فێرە بین ئەگەر بە شێوەیەکی ڕاست بەکارت هێنا هەمیشە براوە ئەبیت لە زۆرانبازی دەستدا. بەڵام سەرەتا وەکو چاکیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چاڵاک بکەن. فەرمون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. کوسکان ناوی تەکنیکێکە هەموو پاڵەوانانی ئەو یاریە بەکاری ئەهێنن بۆ ئەوەی ئەوە بکەیت ئەبێ مەچەکەت قەت بکەیت بۆ ناوەوە. هەرکە دەستت بەردەستی ڕکابەرەکەوت کەوت کەوا لە باڵی ڕکابەرەکەت ئەکات درێژ بێتەوە، دواتر ماسوولکەکانی لاواز ئەبن بە زۆرێک ئەم جوڵەی تۆ ئەبێتە هۆی جوڵاندنی بەشی زیاتری جەستەت، ئەوەش هێزی زیاترت پێ ئەبەخشێ. بەردەوام کۆتایی هێنان بە هێزی شانەکان گومانی تێدا نیە قورسترین بەشی ئەم یاریە ساتەکانی کۆتاییە. ئەو چەند ملیمەترانەیە کە ماون هەتا دەستی ڕکابەرەکەت بەرمێزەکە بکەوێت. ئەبێت خۆشبەختانە ڕێگایەک هەیە بۆ نەهێشتنی ئەوەش بەم جۆرەیە. کاتێک خەریکە ڕکابەرەکەت ببەزێنی کەمێک لەشت بچەمێنەوە، بە زۆرێک شانت لەولایە بێت کە ئەتەوێ پاڵی ڕکابەرەکەتی بۆ بێنی. لەم ساتەدا ڕاهێنان بە شوێنی دیاری کراون، لەوانەیە ئەمە لۆژیکی بێت، بەڵام ئەگەر بتەبێت زۆرانبازی دەست شارەزایانەتر جێبەجێ بکەیت تەنها چوونت بۆ هۆڵی وەرزشی بەز نییە، بەڵکو ئەبێت بە شێوەیەکی چڕ و پڕ ڕاهێنان بە شوێنانەی جەستت بکەیت کە لەم یاریەدا بەکاریان ئەهێنیت. گرنگە هەمیشە ڕاوێژ بە ڕاهێنەرەکەت بکەیت، بەڵام گرنگترین شوێنەکانی باڵ ماسوولکەی دووسەر و ماسوولکەی سێسەر و باچکە. بەڵام ئەو شتەی زۆر کەسە بیری ئەکات سەرڕای گرنگی زۆری ڕاهێنانکردنە بە مەچەک و پەنجەکان کە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە. تۆپڕۆڵ ئەوەترێت ئەم تەکنیکە لە کوچکان کاریگەرترە بۆ ئەو ڕکابەرانەی کە باڵیان درێژ و دەستیان گەورەیە. ئەوەش ئەو تەکنیکەیە کە لە فیلمی بەناوبانگی کاپچەر دەرکەوت کە باز لە چیرۆکی شۆفێری بار هەڵگرێک ئەکات. فیلمەکە بە پاڵەوانێتی سیلڤیستەر ستالۆن بووە کە بەشداری زۆرانبازی دەستی ئەکرد بوو بە دەستهێنانی چەند دۆلارێک. ئەم تەکنیکە پشە بەستێت بە گرتنی دەستی ڕکابەرەکە بەسەرەوەی پەنجە گەورەی دەست و نوشتانەوەی بە پەنجەکانت، دواتر هەوڵدان بۆ بەزاندنی لە ڕێگەی لاوازکردنی هێزی پەنجە و مەچەکی. بەم زۆرەش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شتێری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چاڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.